ئاو وەک سامانێکی خۆڕسک و گرنگ هۆکارێکی سەرەکی و کاریگەری مانەوەی ژیان و پێشکەوتنی دەوڵەتانی جیهانە و کاریگەری گەورەی لەسەر ئاسایشی کۆمەڵایەتی و سیاسی وڵاتانی دنیا هەیە. لە ئێستادا گرفتی کەمی ئاو یەکێکە لەو مەترسیانەی هەڕەشە لە ئایندەی عێراق و هەرێم دەکات و هەریەک لە کۆماری ئیسلامی ئێران و دەوڵەتی تورکیا لە ڕێگەی وشکردن و گرتنەوەی سەرچاوە ئاویەکانەوە دروستی دەکەن. بڕیار بوو مانگی حوزەیرانی ئەم ساڵ هەردوو لایەنی عێراقی و ئێرانی بۆ ئەو بابەتە کۆ ببنەوە، بەڵام وەزیری سەرچاوەکانی ئاوی عێراق ئاشکرای کرد لایەنی ئێرانی ڕەتی کردووەتەوە ئەو کۆبوونەوەی ئەنجام بدات کە بڕیار بوو بەڕێوە بچێت و بەهۆی هەڵبژاردنەکانی ئێرانەوە دواخرا. ماوەی چەند ساڵێکە بە هۆکاری سیاسی و بەبێ ڕەچاوکردنی ژیانی هەزاران هاوڵاتی و ژیانی سەدان هەزار باڵندە و گیان لەبەر لایەنی ئێرانی لا وەرزی هاویندا هەڵدەستێت با گرتنەوەی ئاوی زێی بچووک لە سنووری شاری سەردەشت و ڕووباری سیروان، پێشتریش ڕووباری ئەڵوەن لا خانەقین. ئەمەش زیانێکی گەورەی داوە لە هاوڵاتیانی ئەو سنوورانە کە تاکە سەرچاوەی ئاوی خواردنەوە و کاری کشتوکاڵیانە. حسب انحصار الأمطار وحسب الخزين المتوفر. مهدی ڕەشید حەمدانی وەزیری سەرچاوە ئاویەکانی عێراق لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند لایەنی ئێرانی هیچ وەڵامدانەوەیەکی نەبووە بۆمان و تاوەکو ئێستا ئاوی ڕووبارەکانی سیروان، کارون، کەرخ و ئەڵوەن دەگرێتەوە کە بۆتە هۆکاری زیانێکی گەورە بە دانیشتوانی پارێزگای دیالە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ پشت بۆ ئاوە دەبەستن کە لە ئێرانەوە دێت. وتیشی لە کاتێکدا ئەگەر ئێران بەردەوام بێت لە هەماهەنگینەکردن لەگەڵ عێراق لە قەیرانی ئاودا بە پێی پەیمان نامە نێودەوڵەتیەکان ناچار دەبین پەنا بۆ نەتەیەگورتوەکان بەرین بۆ بەدەستێنانی مافەکانمان لە ڕووبارەکان و سەرچاوە هاوبەشەکان لەگەڵ ئێران. عێراق بە هەرێمی کوردستانیشەوە یەکێکە لەو وڵاتانەی پێشبینی دەکرێت لە چەند ساڵی داهاتوو تووشی گەورەترین گرفتی ئاو ببن. ئەمەش بەهۆی لاوازی لە بەڕێوەبردننی سەرچاوەکانی ئاو لە نێوخۆی وڵات و لاوازی سیاسەتی دەرەوەی عێراق سیاسەتی ئاو لەگەڵ وڵاتانی دراوسێ. بە بڕوای شارەزایەن لە ئایندەدا کەمی ئاو کاریگەری گەورە لەسەر سەروەری و ئاسایشی نەتەوەی سەقامگیری عێراق و کوردستان دادنێت. پێشتر و لە کانون یەکەمی ڕابردوو وەزیری سەرچاوەکانی ئاو ئاشکرای کرد بڕی ئاوی هاتوو لە تورکیا و ئێرانەوە با ڕێژەی لە 150 کەمی کردووە بەهۆی بنیانانی بەندا و پرۆژە لەسەر سەرچاوەکانی هەردوو ڕووباری دیجلە و فورات کە بەهۆیەوە زیان بە نزیکەی 7 ملیۆن عێراقی لە کۆی 40 ملیۆن دانیشتوان گەشتووە و بەهۆیەوە ناچاری جێهێشتنی گوند و ناوچەکانیان بوون. قەیرانی پێشبینی کراوی ئاو تا ئێستا پێ چارەسەرە و داوا دەکرێت هەردوو حکومەتی هەرێم و بەغدا پلانی گونجاو بۆ ڕووبەڕووبوونەوەی دابنێن.